بنەمایە یا ئەو تیۆرەی کە هەڵماندا حاڵەتی کوردی پێشی بکەینەوە مۆزۆی کۆیلە و سەردار ئەوەی کە هیگڵ لە کتێبی فینۆمینۆلۆژیای ڕۆحە باسی دەکە. تامان پەیوەندی سەردار و کۆیلە پەیوەندیەکی زۆر ئاڵۆزە، هەر ئاوا سادە نییە کابرا دەسەڵاتی هەیە و مڵکی هەیە و کۆمەڵێ خزمەتکاری هەیە و ئەمانە کۆیلی ئەم سەردارن. پەیوەندی کۆیلە و سەردار بەبێ عەقدێک گرێبەستێک و ڕێکەوتنێک نە سەردار دەتوانێت سەردار بێ نە کۆیلە دەتوانێت کۆیلە بێ، یانی بە معنایەکی تر کۆیلە ڕازی بووە بەوەی کۆیلە بێت لە ناو پەیمانەکە، سەردارەکەش ڕازی بووە بکە سەردار بێت، ئەم سەرداری کۆیلەکە بێ کۆیلەکە سەرداری ئەو بێت. یان مۆزوعە هەست دەکەم ئەگەر بە قوڵی لەگەڵ یا بڕۆی شتانێکی لێ دەبێتەوە، بەس ئەمە شتێکی ئەساسی تایە بۆ ئەوەی کە ئێمە لە وەزەی کورد تێبگەین. کاتێک ئێمە لە دەستەکەی پێشوو باسمان کرد وتمان کورد کێشەوەی ئەوانەی هاتوون لێکۆڵنەوەیان لە کورد کردووە، دایما یا کوردیان خستووەتە ناو ڕێزی کۆیلەکانەوە لێەوە سێریان کردووە، یا وەکو سەردارێکی شکست خوارد و کەوڵ دەدا بێ بە سەردار ئێنیان کردووە. ئەمە وای کردووە کە سڕی کورد لە وەزای حاڵی کە هەیەی بۆ ئەوان ئاشکرا نەبێت. و طبعا من بۆ خۆم شتێکی تر هندەکەم کە چونکە لەو دوولایەنەوە لێ بە دوایە ڕۆشتوم نەگەیشتومەتە نەتیجەوە، خەڵکی تریش بە دوایە ڕۆشتون نەگەیشتون، ینی باحسی تر بەس ئەوەندە هەیە شتێک هەیە لە نێوان کۆیلە و سەردارە، شتێکی تر هەیە ینی نە کۆیلەیە نە سەردارە. طبعا ئەمە ئەگەر بگەرەنەوە بۆ مەدەبەی ئەفلاتون ئەوەی کە باسەکەی لەبارەی عشقەوەیە، سوکرات بۆ یەکەم جار ژنێکی حەکیم دەبێت بە مامۆسای لە مۆزوع عشقا. سوکرات تەبەن حکایەتی خۆی و ئەو ژنە دەگێڕێتەوە کە پرسیاری لەبارەی عشقەوە کردووە کە چییە عشق. طبعا لەو شوێنە مۆبایلەکان ئەگەر بکرێ داخن باش. لە دادگایەکە لە ئەو محاوەرەی عشقا مادەبا سوکرات دەچێت بۆ لای دایەکیمان لێ دەپرسیارێ عشق چییە. طبعا ئێمە دایما لە نێوان دوانە لێکجەکان دەبینین، ینی فەرەزەن جاهل دەبینین لە بەرامبەر یا عارف دەبینین، تاریکی دەبینین لە بەرامبەر یا ڕووناکی دەبینین، کۆیلە دەبینین لە بەرامبەر یا سەردار دەبینین، قوتابی دەبینین لە بەرامبەر یا مامۆستا. ئەمانی کە دوانە لێکجن. طبعا کە عشق دەبیتە ناو ئەم دوانەیەوە دەتەوێت بزانی کەسی عاشق کۆیلەیە یا سەردارە، جاهلە یا عارفە، کێشت بۆ دروست دەبێت. وە سوکراتی جواب بیر دەکاتەوە تەنها ئەم دوانە هەن، بەڵام دایەتیمە پێی دەڵێ شتێک هەیە لە نێوان ئەو دوانە، نە جاهلە نە عارفە، وە شتێکیش نییە هەردووکی کۆ کرد بێتەوە، بە شتێکە لەو بینە وجودێکی سربەخۆیە لەو بینە، یانی جگە لەم دوو وجودە وجودێکی تر هەیە کە ئەم دوانە نیە. تەمان لێرە من درێژە بەوە نادەم، تەنها ئەوەندەیە کە باس لەوە بکەم ئەوە ڕۆشنکەمەوە کە ئێمە دەبێت ئەو وجودەش کە لە نێوان ئەم دوانایە فەحسی بکەین تا بزانین فعلەن چەند کورد کاتێت لە ناو کۆیلەکانە تەفسیری دەکەی ناتوانانی لێکدانەوەی بۆ بکەیت و تووشی کێشە دەبی، لە ناو سەردارەکانیشا تووشی کێشە دەبی. ئایا کورد شتێک نییە ئەو شتە نێوانیە نییە نێوانگیرە ئەوەی کە وجودێکی سربەخۆیە، نە ئەمە نە ئەوی تریانە. و من لە ڕاستیا بە شوێن ئەم پرسیارە ڕۆشتوم زەمانێکی زۆر و کارێکی زۆرم لەسەر کردووە. یەکێک لەو کارانە تەوانم بوونینەتەوەی کوردەکە هەوڵم داوە لەو ڕێگەیەوە شیکردنەوەی حاڵەتی کورد لە سەردەمی مۆدێرنە ینی بکەم. ئێستا جارێ بەر لە هەموو شتێک بعد لە مۆزۆی کۆیلە و سەردار بەوردی تێبوو.
نجاز دەکەم لە مۆزۆی کۆی لەو سەردار تێگەیشتینە و کاتەی تر بەرەبەر ئاساسێکمان بۆ دروست دەبێ بەوەی بەرەو ئەوە بڕۆین شتێک لە دەرەوەی کۆی لەو سەردار هەیە ئەو شتە چیە. طبعا ئێمە وا تەسەور دەکەین کۆیلە دایما وای دەبینین کۆیلە ینی ئەوەی کە مڵکی نییە و ئیش دەکا بۆ خاوەن مڵکێک. ئەمە تاوان جۆرەکە لە جۆرەکانی کۆیلە. وام کۆیل ئەمە جۆرە لە خزمەتکاری ئەمە کۆیلایەتی ڕاستەقینەکە نییە لە ڕاستیە. کۆیلایەتی ڕاستەقینە ڕەبتی بە ئیشەوە هەیە نەک مڵکەوە. دەبێت ئەم دوانە لە یەک جاکەینەوە. تاوان کاتێک کە دەینە سەر مۆزۆی ئیش لەگەڵ مڵک ئەو سەردارەی بە مڵک سەردارە لەگەڵ ئەو سەردارەی بە ئیش سەردارە دوو سەرداری جیاوازن وە کۆیلەکانیشان دوو کۆیلی جیاوازن. بە معنایەکی تر ئەوەی کە بە ئیش سەردارە دەکرێ کەسێکی مڵکدار خاوەن مڵک ببێتە کۆیلەی. بۆچی چونکە محکومە بەو محکومە بەوەی کە لەم ئیشە بەرهەم دێت. تاوان هیگڵ لە باسی سەردار و کۆیلا باسی ئەوە دەکا و جار باسم کرد کە ئەم دوانە دەکەونە ناو جەنگی مانوونەمانەوە. کۆیلەکە حەزی بە ژیانە لەبەرەوە بێباگ نییە لە مردن. ئەوەی کە دەبێتە کۆیلە نە کۆیلەکە ئەوەی کە دەبێتە کۆیلە لەبەرەوەی حەزی لە ژیانە بێباگ نییە لە مردن ناتوانێت لە جەنگەکە بەرێتەوە. بەڵام سەردارەکە لەبەرەوەی بێباکە لە مردن ژیان هەنیە لە لای ینی مۆزوعەکە تەنها دەسەڵات مۆزوعە لە لای ئەمە دەباتەوە کە لە جەنگەکە دەباتەوە بۆ ئەوەی کۆیلەکە ئەو حەزەی بۆ ژیان کە هەیەی خۆی بپارێزێ ئەو کەسە کە دۆڕاوەکەیە دەکەوێتە ناو عەقدێک لەگەڵ براوەکە. ئەو کاتە لەگەڵ براوەکە ڕێک دەکەوێت کە لە ناوی نەبات بمێنێتەوە بەڵام بەو عەقدەی کە لەگەڵ ئەوا دەیکات. عەقدەکەش ئەوەیە کە ئەو حاکم بێ ئەم محکوم بێ ئەو سەردار بێ ئەم کۆیلە بێ ئەم فرمانبەر بێ ئەو فرمانکەر بێت فرمان دەربێت ئەمیان فرمان دەربێ سەردارەکە یان فرمانبەر بێت فرمانەکەی ئەم بەرێ جێبەجێ بکات. لێرە دواتر تەبان باسی تەتەوری ئەم وەزع دەکات لە بینی سەردار و کۆیلەکە. دواتر ئەوەی کە کۆیلە دەبێتە ئەم دەچێتنەوە ئەمدەوە کەسەکە دەبێتە کۆیلە و حەزی لە ژیانە ئەوی تریش دەباتەوە لە شەڕەکە بەو عەقدە رازی دەبێت. سەردارەکە لەم حاڵەتە ناچارە چی بکە؟ ماڵ عەرزوو ئاوەکەی کە هەیەی بیداتە دەستکێ بیداتە دەست کۆیلەکە چونکە کۆیلەکە دەبێت ترە عەرزوو شتە بچێنێ. لێرە کۆیلەکە دەکەوێتە ناو ئیشکردنەوە وە کۆیلەکە وجودی خۆی لەناو ئەو عەرزوو ئاوا چی دەکا؟ بەرجەستە دەکات لە ناو ئیشەکە کە لێرەوە بوونی خۆی بەرجەستە کرد بوونی خۆی خستە ناو ئیشەکەیەوە و یانی چی ینی بوونی خۆی خستوێتە ناو بەرهەمی ئیشەکەەوە کە بوونی خۆی خستە ناو بەرهەمی ئیشەکەەوە سەرداریش لەسەر ئەو بەرهەمە دەژی داوای ئەو بەرهەمە دەکا. بەم شێوەیە ئەو هێزەی لە ناو کۆیلەکە هەیە دەچێتە ناو سەردارەکە حکمی سەردارەکە دەکات. سەردارەکە و کاتە بەس پاڵی داوەتەوە کۆیلەکە بۆی بەرهەم دێنێ بەڵام سەردارەکە ئەو هوشیاریە نییە بەوەی کاتێکم کۆیلە بۆی بەرهەم دێنێ لە عینی کاتە بەرهەمەکەی ئەم تەحدیدی چێژەکان و پێداویستیەکان و ئەوەی ئەو دەکات مادام ئەم بۆی تەحدید کرد ئەو چی چێژ بکە ینی چی بخوا ینی کەواتە ئەو لە ژێر محکوم دەبێ بەوەی کۆیلەکە ینی محکوم دەبێ بە تەبیعەتی کۆیلەکە ئەوەی تەبیعەتی کۆیلەکە بەرهەمی دێنێ. ئەلێرەوە ئەم کۆیلە حاڵەتێکی سەرداریەتی وەردەگرێت جیاواز سەرداریەتێکی شاراوە تەمان هیگڵ باسی ئەمە ناکە لێرە ڕادەوەستێ بەڵام پێ وایە دواتر کۆیلەکە هوشیاری پێیا دەکات و دەرئەنجام کۆیلەکە جارێکی تر سەر دەکەوێتەوە بەسەر سەردارەکە. تەمان من لەوەی کە هیگڵ حکایەتەکە تەواو دەکا بەر لەوەی تەواویکە حکایەتەکەی لێ وەردەگرم من بە ئاراسەیەکی ترە ئەم مۆزوعە درێژ دەکەمەوە تەحلیلی دەکەم بۆ ئەوەی لە ڕێگەی ئەمەوە بگەین بەوەی کە بزانین حاڵەتی کورد چۆن. ئێمە ئەگەر ئێستا سێری وەزی دنیای تازە بکەین دنیای مۆدێرن تابان لە ناو دنیای مۆدێرنا دوو هێز دەبینی. هێزێکیان خوڵقێنەرە
دروست دەکا هێزێکیشیان چی دەکا دەخوا یعنی ئەگەر خەلیجیەکان بێنینە پێش چاومان لەگەڵ بۆ نمونە ئەڵمانەکان کە ئەوان دروستکەرن دروستکەری تەکنۆلۆژیا و دروستکەری دنیای تازن ئەمە بێنینە پێش چاومان ئەوان دروست دەکەن و ئەمان دەخۆن یعنی ئەمان دروست دەکەن بەڵام ئەوان دەیکردن و دەبێتە مڵکیان ئەگەر ئێمە زۆر بە سادەیی سێرکەین مڵکدارێکی خەلیجی کە لە وڵاتێکی ئەوروپیا بەخۆی و سیارە زێڕەکەیەوە بەناو جادەکانە تێدەپەڕێ وای دەبینین کە ئەوروپیەکان کۆی لەی ئەون و ئەو پاشاکەیە کە بەم سیارە زێڕەوە بەناو ئەوانە تێدەپەڕێ و حەسوودیان دەجوڵێنە لە بەرامبەر ئەو مڵکەی کە هەیەی تەمان ئەمە ئەگەر لە ڕوانگەی سەرداریەتی مڵکەوە ینی ئەوەی کە بە مڵک سەردارە سەیریکەین شتەکەمان دروستە بە مڵک ئەم کەسە خەلیجیە سەردارەکەیە بەڵام هەر مڵک لێرە نییە ئەگەر باتایە و فەرزن ئەوروپیەکە سیارەکەی دروست نەکردایە و ئەوروپیەکە خوڵقێنەری دنیای کەسە خەلیجەکە نەبوایە هەر بە ماڵەکەیەوە بگرە و بە هەموو ئەو وەسایلانەی بەکاری دێنێ کێ بۆی دروست کردووە ئەوروپیەکە دروستی کردووە ئەمە بەرهەمی تەبیعەتی ئەوروپیەکە ئەمە ئەوروپیەک بەرهەمی هێناوە وەک پێداویستیەکی تایبەت بە گیانەکەی خۆی و ئەمە ڕەبتی ئەوەندە بە گیانی ئەوروپیەکانەوەی ڕەبتی بە مۆزۆی پێشکەوتنی علمەوە و پەیدابوونی علمەوە نییە بۆچی یعنی ئەوەی پاڵیان بەوە ناوەکە لە لای ئەوان علم ئاراستەیەکی تەکنیکی وەرگێ تەکنۆلۆژی وەرگێ ڕەبتی بە تەبیعەتی ئەوانەوە هەیە نەک ڕەبتی بە عەقلی ئەوانەوە هەیە بۆچی چونکە ئەوەی کە لە بەردەستی ئەوانە هەبوو وەکو ڕاضیات و وەکو فیزیا وەکو ئەو زانستانەی کە هەیە بەشێوە ئەساسیەکەی لە لای عەرەبەکان هەبوو لە ناو حەزارەی ئیسلامیە هەبوو بەس بۆ ئەم حەزارەتە نەگەیشتبەوە ئەگەر مەوزوعی قوڵی بیرکردنەوە بێ گریکەکان زۆر قوڵتر گیریان کردوێتەوە لە تەبیعەتا وەکو ئەوروپیەکان بەڵام ئەم مەیلە بۆ خوڵقاندن لە ناو ئەوروپیەکان بەرەو ئەوە دەبا کە چی بکەن کە دنیایەکی تازە بخۆڵقێنن بە خۆی و هەموو ئەو شتانەی کە تایەت ینی ببنە خواوەندی دنیایەکی تازە وار کەسیش بچێتە ناو ئەو دنیایەوە محکومە بەو خواوەندە لێرە سیر دەکەین ئەم هێزە خوڵقێنەرە ئاراستەی چی دەکە ئاراستەی مێژووی ئەوروپا دەکە بەڵام هێزانێکی تر هەیە هێزگەلێکی تر هەیە کە ئاراستەی حەزارەتەکانی تریان کردووە و ئەوەی کە لێ کەوتوێتەوە لێ کەوتوێتەوە بەڵام عەقلی ئامێر خوڵقێن ئەوەی کە ئەوروپا هەیەتی تەبەن ئێستا خۆ یابان بە شێوازێکی باشتر لەوانەیە سیارەیەکت بۆ دروستکە بەڵام عەقلەکەی ئامێر خوڵقێن نییە هەر محکومە بەچی بە ئەوروپیەکە ئەوە لە کۆکردنەوەی ئەمە ینی لەوانەیە شتەکان ورد دەکاتەوە ئەو دەتوانێت فەرەزەن جیازێک کە ئەوروپیەک دووسی کردووە ئەمەندەیە ئەو دەتوانێت وردی لێی کاتەوەکو خۆیان چۆن وردی لەن ئاوا ئەم تەبیعەتە هانی دەدا بۆەوەی ئەو جیازە وردی لە کاتەوە لە جیازێکی بچووکە کۆمەڵە شتی زۆردانی ئەمە توانای خۆڵقاندن نییە ئەمە توانای ڕخستنە نەخۆڵقاندن کاتێک ئێمە لێرەوە سێر دەکەین ئاغا خەلیجەکە لە ڕاستیە ئاغا نییە بەڵام بەڕواڵەت ئاغا خەلیجەکە ئاغایە بە معنایەکی تر ئەگەر ئەم پیاوە خەلیجیە کە بە خۆی و سیارە زێڕەکەیەوە بە ناو جادەیەکی بەریتانیا تێدەپەڕێ ئەگەر باتایە و ئەوروپیەکان ئەم سیارەیان دروست ئەم ئۆتۆبێلەیان دروست نەکردایە و ئەوان خوڵقێنەری شتەکانی ئەو نەبوونایە ئەو کاتا بوو بەچی ئەو دەبوو بە پاشا ئەو دەیتوانی حکمی پاشا بکە بە حکمی مڵکەکەی
ئەو پاشا دەبوو لەوێ بەڵام ئەو بەو هەموو پاشایەتیەوە لەوێ چی نییە پاشانی بۆچی چونکە ئەم ئەوروپیە کە سەیری دەکا ئەوەش دەبینێت یایە کە ئەمە ئەو دروستی نەکردووە ئەوە دەبینێت خۆی دەبینێتەوە لەوە کە چۆن حکمی ئەو دەکا لە ڕێگەی ئەو سیارەی کە دروستی کردووە و بوونی ئەم چۆتە ناو سیارەکە لەبێوە سەیری دەکا کە چۆن ئەو لە ناو سیارەکەی خۆیان کە موڵکی ئەوە محکومە بەکێ بە کەسێکی ئەوروپی ئێوە خۆتان بێنە پێشاوتان شتانێک گەیە دابنێ ئێمە دروستی دەکەین بەڵام کەسێکی تر دێت لە دەرەوە ئەم شتانەی ئێمە کڕیوە و دێتەوە بۆ ناو خۆمان دەیەوێ شتانێکی زۆری کڕیوە لەوانەیە فەرەزانی شتاکێکی ئێرە دەسەڵاتی کڕینی ئەو شتانەی نەبێت کە خۆمان دروستمان کردو بەرەمانێنەوە ئەم کەسە بێ لێرە بسوورەتەوە چ مانایەکی هەیە یعنی تۆ هەست دەکەی ئەم کەسە دایمە چییە محکومە بە تۆ دەڵێ ئەوە شتەکانی منە ئەو ینی دەیەوێ وەکو شتێک نیشانی بدا کە پێم بڵێ تۆ نیتە من هەمە ئەوە شتی منە ئەو دەڵێ من هەمە و تۆ نیتە کە من زانیم کە ئەمە شتی منە ئیتر لەکوێوە من هەست بە نەقز دەکەم تاوەکو ئەو بتوانێت سەیتەرم لەسەرکە ئێستامە ڕۆشنە طبعا کورد ئەگەر بین لێرەوە سەیریکەین ئێمە دوو جۆر لە ئاغامان هەیە ئاغای کە بە مڵک ئاغایە وەکو ئاغاکانی خەلیج وەکو ڕۆژهەڵاتیەکان ئاغاشمان هەیە بەچی ئاغایە بە خوڵقاندن بە ئیش ئاغایە کاتێک ئێمە لە کورد دەڕوانین ئێستا حالەن کورد هەوڵ دەدا ببێتە ئاغایەک لەسەر ئەساسی مڵک هەر ئەوەشە دایمە هەوڵ دەدا بڵێ من ئەوەم هەیە زانکۆم هەیە فڵانم هەیە فیسارم هەیە هەموو ئەم شتانە دەیەوێ دروست کا تا بڵێ من هەم یعنی دەڵێ هەم لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی مڵکەکەیەوە یعنی ئەم جۆرە لە بوون کە تۆ لە ڕێگەی مڵکەکەتەوە دەڵێ هەم هەروەکو ئەو جۆرەیە لە بوون کە خەلیجیەک لە ڕێگەی ئەو مڵکەی کە لە ئەسڵا دروستکردنەکەی خۆی نییە وەکو ئەسپەکەی تەروادە وایە ئەسپەکەی تەروادە تەسلیم بوون بوو بەڵام چوە ناو قەڵاکەی گرت ئەم ئامێرانەش وەکو ئەسپەکەی تەروادە وان کاتێک کە ئەم کەسە دەیکاتە مڵک لە عینی کاتا چی دەکا ئەو ئامێرە داگیری دەکات یعنی ئەو کۆیلەی ئەو ئامێرەیە ئەو خوڵقێنراوەیە کە ئەوی تر دروستی کردووە و ئەم بە شکلێکی زۆر شاراوە محکومە کورد کاتێک کە دەیەوێ فەرەزەن هەولێر بکە بە دووبەی بۆچی دەیەوێ ئەمە بکە بۆ ئەوەی ببێت بە خاوەنی یعنی ببێتە ئاغایەکی مڵکدار بەڵام تەمان لە مەشا ئەو هەر شکست دێنێ لە مەشا هەر ئەو ناتوانێت ببێتە ئاغایەکی مڵکدار لە عینی کاتیشا ناتوانێت ببێ بە سەردارێکی ئیشکەرەوەی کە لەسەر ئەساسی ئیش سەردارە و ناشتوانێت بێتە سەردارێکی مڵکدار و سەردارێکی ئیشکەریش یعنی شتێک بخڵقێنێ ئیتر خوڵقاندنی ئەمە تەوان هەر لە کولتوری تەکنیکیە لە تەکنیک و تەکنۆلۆژیا دەرناکەوێت تەکنۆلۆژیا بەشێکی بچووکە لە کولتوری بەشێکە لە بەشەکانی کولتوری مرۆیی ئەفکار خوڵقاندن ئەمە زۆر خەتەرترە لە وەسایل خوڵقاندن بۆچی چونکە ئەفکار خوڵقاندن حکمی شوێنێکی تری ئینسان دەکات ئەم فکرانە کە دەخوڵقێن و دەنێردێن بۆ ئەوی دی ئەمانە شەر خوڵقاندن یا ئەمە کولتورێکە ئەم کولتورێکی پیشەیی نییە ئەمە کولتورێکی ئیستاتیکیە کولتورێکی هونەریە کولتورێکی فکریە ئەمەش کە نەقڵ دەبێ ئەمیش شتە وەکو چۆن سیارەکە کولتورێکی پیشەی و تەکنیکیە شارێکیش کە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەڕوا هەمان وەزیفە دەکا بۆچی چونکە ڕۆحی ئەو میلەتە لە ناو ئەو شارایە کە دەچێتە ناو میلەتەکەی تر ئێمە ئێستا لێرە جۆرێک لە شتەکان بۆمان ڕۆشنە کە ئێمە لە بەردەم دوو جۆر لە سەردارین کە یەکێک لەو سەردارانە بە شکلێکی شاراوە کۆیلەی سەردارێکی ترە بەڵام ئەگەر لە ڕواڵەتە سیرکەی ئەوی تر لە ڕوانگەی مڵکەوە ئەوروپیەکە کۆیلەی خەلیجیەکەیە
لە ڕوانگەی ئیش و حکمەوە خەلیجیەکە محکومە بە ئەوروپیەکە. ئەوروپیەکە چەند پارەشی نەبێ بەڵام لە هەمان کاتا چییە؟ هەست بەوە دەکا ئەو حاکمە ئەگەر پارەشی نەبێ. یا منەوە لە کتێبی بوونی مرۆڤ و دەرکەوتەکانی باسی ئەوە دەکەم کۆی لە سەردارەکان و سەردارە کۆیلەکان. ئەوانەی کۆیلەن لە بەرگی سەرداران و ئەوانەی سەردارن لە بەرگی کۆیلا. کاتێک ئەوروپیە لە مامەلا ئیش دەکا و ئەمە بەرهەم دێنێ، ئەمە بۆ کێ بەرهەم دێنێ؟ بۆ ئاغا خەلیجەکەی بەرهەم دێنێ. بەڵام لێرە تامان کە ئاوا سێریکەن وەکو مڵک ئەمە چییە؟ کۆیلەیە. بەڵام ئەم شتە ڕواڵەتی ئەگەر قوڵبینەوەتیایە نەتیجەکەی ڕێک عەکس دەکەوێت. ئێمە لەوێ تێدەگەین سەردارێکی کۆیلە هەیە لەگەڵ کۆیلەیەکی سەردارە هەیە. یعنی سەردارێکەیە کە بەرگی کۆیلەی پۆشیوە بۆی بەرامبەرەکەی ئەهوەن کاتەوە، بۆی کۆیلەکەی بەرامبەری وا لێ نەکا لێ ڕاست بێتەوە، هەست بەوە بکا کە کۆیلەیە، لەبەرەوە بەرگی کۆیلەی پۆشیوە. بەڵام کۆیلەکە بەرگی سەرداری پۆشیوە بە پێچەوانەی ئەمەوە و ئەوەش لە ڕاستیا حکم دەکا ئەم ڕواڵەتە نییە. کوێ؟ ئەوەیە کە لە ناوەوەی ئەم ڕواڵەتەی پۆشیوە. جا لێرە سەردەکەی کورد لە هەردوو حاڵەتەکە شکست دێنێتەوە لەوەی کە ببێتە سەرداری مڵک وەکەوەی کە ئێستا ئێمە هەوڵی بۆ دەدەین، ینی مڵک بیکاتە سەردار، یا وەکە ئەوروپیەک بێتە کاینێکی خوڵقێنەرکە لەوە سەرداریەتی بکە. ئەمە هەردوو وینەکە بۆی کێشەیە. جا ئێستا ئیتر دەگەڕێنەوە سەر ڕینەکە، سەر پێشەکی کتێبەکەی بوونینەتەوەی کورد. ئێمە لە ئەو پەرەگرافەمان خوێندەوە کە باسی ئەوە دەکا کە لەم سەردەمی مۆدێرنە کۆیلایەتی بە شێوازێک ڕازێنراوەتەوە کە کۆیلەکان مشکلەیان نییە کۆیل. بۆچی؟ چونکە کۆیلەکان پۆشتن، کۆیلەکان برسی نین و کۆیلایەتی ئەو شکڵە سادەی نییە کە ڕەبت بێت بە مڵک و بە پێداویستێ سووشیەکانەوە. کۆیلایەتی چووەتە مەنتقەیەکی ترکە بە ئینسانەوە دیار نییە و زۆر جاریش کێشەی ئینسان ئەوە نییە کە لە ناوەوە کۆیلە بێ عمومەن، ئەوەیە کە وەک کۆیلە نەبینێ، نەک ئەوەیە کە کۆیلە بێ لە ناوە. ئەگەر من قودرەتی ئەوە مەبێ کۆیلایەتیەکەم کەس نەیبینێ و لە دەرەوە وەکو سەردارێ دەرکەوە میتر مشکلەم نییە. و کاتێک کە ئینسان ئاوایە زۆر زۆر بە تەبیعی دەکرێ ئەم ڕێککەوتنە بکرێ. ئەم ڕێککەوتنەی کە ئێستا هەیە لە بینی ئەم دوو جۆرە لە ئەم دوو پێکاتەیەکە یەکێکیان ئەوی تری دروست کردوێتەوە، یعنی لە بینی خواوەند و ئەوەی کە دروستی کردووە. ئێستا ئێمە لە خوڵقانەوە سەیریکەن، خوڵقاندن، تیۆری خوڵقاندنەوە. ئەوروپا خواوەندی ڕۆژهەڵاتە، ئەوروپا ڕۆژهەڵاتی خوڵقان دروستی کرد، دەوڵەتەکان ئەو دروستی کرد، ماڵشتەکان ئەو دروستی کرد. ئەو حاکمێکی خوڵقێنەرە و ئەویش کە ئەو ئێرەی دروست کرد بامان شێوە. تەمان ئێرەی دروست کرد هەرەوە نەبوو جوگرافیایەکی بۆ دروستکە. ئەو شتانەی کە لە گیانەکەی خۆیان دروستی کردووە هەمووی چی بەخشی بەمان، بەخشی بە ڕۆژهەڵات. ڕۆژهەڵاتی وا لێکرد لە ناو گیانەکەی ئەوە بژی. تەمان کاتێ لە ناو گیانەکەی ئەوە دەژی هەست بە غەریبی دەکات، چونکە ئەم گیانە لەگەڵ بوونی ئەوە ساز نییە. و لێرەدا هەست بە غەریبی دەکات لەگەڵ بوونی ئەوە ساز نییە. ئەم حاڵەتی غەریب بوونەوە بەرامبەر بە گیانەکەت تەمان تۆ دەبێت سەرکوتیکەی کە سەرکوتت کرد لەو سەرکوتکردنەی ئەو غەریبیە اخترابەی کە بەرامبەر بە گیانەتە تووشی چی دەبی؟ بە ئاسانی دەکەویتە ناو ئەو پەیمانەوە کە لە نێوان کۆی لە سەردارەکان و سەردارە کۆیلەکان هەیە. ینی پەیمانی ئەو پەیمانە کە ئێستا هەیە لە بینی سەردار و کۆیلانە، لە بینی چایە؟ لە بینی سەردارە کۆیلەکان و کۆی لە سەردارەکان هەیە. ینی لە بینی ئەوانەیە کە بە ڕواڵەت کۆیلن و لە ناوەوە سەردارن لەگەڵ ئەوانەی کە بە ڕواڵەت سەردار و لە ناوە کۆیلن. ینی
ئەم پێکاتەیە زۆر ئاڵۆسترە لەو پێکاتەی کە هیگڵ شی دەکاتەوە. تابان ئەم پێکاتەیە سەردار کۆیلە سەردار و ئەو پەیمانەی کە لە نێوانیانە هەیە شەوازێکی زۆر ملایمی هەیە بۆ سایکۆلۆژیای ئینسان. یعنی کاتێک کە ئینسان سایکۆلۆژیان بیر دەکاتەوە و کاتێک ئینسان بۆ وجودی خۆی لە چاوی ئەوانی ترا دەگەڕێت، ئەمە چی بۆ دەرەخسێنێ؟ مەجالێکی باشی بۆ دەرەخسێنی بۆ ئەوەی هەست بە سەرداریەتێکی وایمی بکە. بەو معنە وای لێ دەکات کە لە دەرەوە سەردار بێ و لە ناوەش کۆیلە بێ. ئەم کۆیلەیە پێویست نەکا ئاشکرایکە بە شارەوەی بیەڵێتەوە و ئەویش ڕازیە بە وەزە کە لە ناوە کۆیلە بێ بەڵام لە دەرەوە وەکو سەردار ببیندێ. یعنی بە معنایەکی تر وەکو سەردار ببیندێ نەک سەردار بێت. ئەوی تریش بەوەی ئەو وشیاریە هەیەی لای ئاساییە وەک کۆیلە ببیندێ بەڵام چییە؟ ئەو سەردار و حاکم بێت. ئەمە ئەزانە حەچ حاڵەتێک وەردەگرێت. ئەو کەسانەی کە فەرزەن لە شوێنێکن هەموو ئیشەکان ئەو کەسە دەیکاومان و دەبێ، بەڵام لە عینی کاتیشە حکمی ئەو شوێنە لە دەستی کیایە؟ لە دەستیەوە هەیە دێت ئەو ئیشانە دەکا بۆچی؟ بۆ ئەوەی دەسەڵات هەر لە عایلەیە کا ببینن. جاری وا هەیە تەنانەت ژنێک لە ناو عایلەکە کچێک لە کچەکان ئوموری عایلەکەی دەکەوێتە دەست و ئەو ئیش دەکات و ئەوانە چیشی دەکەوێتە دەست لامان کاتە؟ حکمی دەکەوێتە دەست. ینی باوکەکە دێت دەبێت پرس بەو بکاتەوەکو شتێکەیە بیکە. لەوانەیە ئەم حاڵەتتان خۆتانت بینیوە لە ناو عایلەکانە بینیوە. لە ناو هەستەکەم منتقی هەورامان ئەم حاڵەتە زۆرە کە کچێک جێگەی باوک دەگرێتەوە و دەبێتە حاکم لە ناو ماڵەکە. بۆچی؟ چونکە ئەو دێت دەبێتە خزمەتکار، بەڵام ئەم خزمەتکارە کە ئیشەکان دەکا لەسەرێکی تەوە چییە؟ دەبێت پرس بەو بکرێ کاتێکە شتێک دەکرێت. جا لەبەر ئەوەشە ئالێرە شتێک دەکرێت ئیلا نادەبێت پرس بەکوێ بکرێت؟ بە هێزە خوڵقێنەرەکە بکرێت. هێزە چارە نووسازەکە کە تاریخی دروست کردووە، کەم گیانەی دروست کردووە و گیانی خستوەتە ناو ئەم تاریخەوە. تەکنۆلۆژیاکە شوێن کۆیلەکان دەکەوێت کە بەڕاوە سەردار دەڵێت چ سارێک دەوێت چ بەرەمێک دەوێت بۆت بەنام. ئاجا لێرە کێشەکە هەبزانە. کێشەکە لەبەر ئەوەی مڵکە ئازادی نییە و پێی وایە لە ڕێگەی مڵکەوە ئازاد دەبێ. ینی ئەوەی دەیەوێت مڵکە ئێتر کێشەی نییە لەگەڵ ئازادیە، کێشەی نییە کۆی لێبێ و بە ئاسانی ئەو سەیتەرە دەکات لەسەر چی؟ لەسەر ئەو اختیرابەی کە تووشی دەبێ بەرامبەر بە گیان. کە سەیتەرەی لەسەر ئەمە کردیتر دەچێتە ناو پەیمانەکەەوە بە ئاسانی. لەبەرەوە کۆیلایەتی لە سەردەمی مۆدێرنە شێوازێکی زۆر سەیری سحری وەرگردووە و بە ئاسانی ئێمە ناتوانین بیبینین و ناتوانین دەرکی پێ بکەین و دەبێت زۆر بە قوڵی بەناو ئەم مەزوعە ڕۆ بچین. اینجا لەوە تێدەگەین باشە بۆچی لە ڕۆژهەڵات شتێک ڕوونادا ئیلانە ئەگەر ڕۆژ ئاوا موافق نەبێت لەسەری و ڕێگەی نەدا. ئەوانە لەکوێوە؟ یعنی ئێستا لەوێوەن کە هەموو لە هەر کاتێکە ئەوان دەتوانن ئەو ناز و نیعمەتە لە ئێرە بگرنەوە. دەتوانن لە ماوەی ساڵێکە دوبەی بۆ بکەن بە سەحرا، چونکە دوبەی کێ دووسی کردووە؟ دوبەی ئەوان دووسی کرد، ئەوان دووسیان کردووە و خوڵقێنەرەکەی ئەوانی. لەبەرەوە ئەوانیش دەتوانن لە ماوەی یەک ساڵاتی لێکەن بیکەنەوە بە سەحراکەی جارە. ئەمە هێزی خوڵقاندنە. هێزی خوڵقاندن لە سەروی هێزی مڵکەوەیە. ئەوەی بە خوڵقاندن و ئیش حاکمیت پێیا دەکا، ئەمە حاکمێکی سەردارە ڕاستەقینەکەیە، ینی ڕاستەقینەترە لە سەردارەکەی تر. سەردارەکەی تر سەرداری مڵکە، یانی چی؟ یانی خۆی کردووە بە سەردار. ئەوە ناخۆی لە ئەسڵا سەرداریەتی گیان ناکە. بۆچی؟ چونکە ئەو نییە گیان ئاراسە دەکا، ئەو نییە گۆڕانەکان گۆڕان لە ناو گیانە دووز دەکات. ئەوەی کە
لە پڕ ئامێرێکی تازە دووز دێتە دەر و پیا دەبێ و دووسی دەکەن لەگەڵ ئەم ئامێراچی دەگۆڕێ دنیاکەش گۆڕانی تێدەکەوێت شتەکات دەبێت جارێکی تر بە پێ ئەم ئامێرە چی بکەن ڕێک بخرێنەوە دەبێت ئیتر ماڵەکە تۆ دایمە لە گۆڕان نابێ دەبێت کۆنەکە فرێدەیت و ئەوەی کە تازەیە کە ئەو دەیخڵخێنێ تۆ ئەگەر بێت و تۆ ئەو تازەیە وەرنەگری و لە ناو کۆنەکە جێ دەمێنی ون دەبی لە ناو گیانەکە ون دەبیت ئەمە